سڵاوتان لە بێخۆشەویستان، هیوای تەندروستی و ساغ و سەلامەتی بۆ هەموو لایەکتانە خوازی. دەمانەوێت لە هاوڵاتیان بپرسین بزانین تا چەند پابەندی ڕێنماییەکانی تەندروستیە بن، تا چەند دەستکێش و دەمامکیان کردووە، وەکو پێشینان و تویانە خۆپارێزی باشترین چارەسەرە. بزانین ئایا ئێستا خەڵک تا چەند پابەندی ڕێنماییەکانە ئەبینین ئێستا لە کاتونێت ناوبازار بەشێک لە هاوڵاتیان بە بەراورد بە یەک دو ڕۆژی پێش و زیاتر پابەندن، دەستکێش و دەمامکیان کردو، هەرچەندە هەندێکی هێشتا هەر نەیکردووە، بەڵام بەشێکی ینی زیاتر لە ڕێژەی جاران وردە وردە دەستکێش و دەمامکیان کردو. ئێمە لەگەڵ هاوڵاتیان قسەکەین، ئێوەش بینەری بەرنامەکەمان. پێغەمبەر فەرمووی وئین لبەدەنیکە عەلەیکە حەقەن، وەختێ پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی بۆ خۆتە. ئەو ئینسانە ئاقڵە خۆی بێ بە دکتۆری خۆی. مناڵی وردمەیە لە ماڵەوە، هەموو ڕۆژێ ئەچمە ماڵەوە ناکرێ، ئەمە ئەم دەستکێش و دەمامکەکەی باشترێن. خۆپارێزی لە هەموو شتێک گرنگترە. خوا نەخواستە تووشی ئەم نەخۆشیەوی دوایی کێفریا دەکەوێت. دەست خۆشەوە کە بینم دەستکێش و دەمام. وەڵای خۆ پارێزی باشە. وەکو پێشینان و تویانە خۆپارێزی باشترین چارەسەرە بۆمان. ئەو فەندە لە پێشینان ئەوتراوە، بەڵام ئەڵێ بۆ ئەمڕۆ ئێمە زۆر پێویستە کە جێبەجێ بکەین. وەڵای مەجبوری کاک. یاسا خۆتۆ هەر خۆ تووشی نەخۆشی هەر خۆ پێ ناگە. یاسا من مناڵی وردمەیە لە ماڵەوە، هەموو ڕۆژێ ئەچمە ماڵەوە ناکرێ، ئەمە ئەم دەستکێش و دەمامکەکەی باشترێکە. ئەوە نرخیشی گران نییە، هەردووکیان ڕەنگە بە 1000 بە 750. دەست ناکەی، ئێستا دەست ناکەی. باشە. ئەو کەسانی کە دێن بۆ لات میوەت لێ بکڕن یان بۆ مشتر لێ بکڕن، هەستەکەی تیا بێ خۆپارێزی زیاتر تون کرابێتەوە خەڵک حەزەر بکە؟ وەڵای هیوا هەر گاڵتەی بە نەخۆشی شویە، ئەڵێ بۆچی ئەمەیەکەی ئەڵەم کاگامە ئەمە کەی باشترەکەیت لەوەی چی بەو کەسانە ئەڵێ کە گاڵتەیان بە نەخۆشەکە دێ لەگەڵ تێکە ترسناکە و ڕەنگە ڕۆژە لە ڕۆژان خۆشمان توش بوو. وەڵای بڵێم چی یانی وەکو ڕێنمایییان پێڵێ چ داوایەکە لێیان هەیە؟ ئەم دەمامک و دەستکێش و شتەکەن باشترێکە کار. سپاسەکەم. دەستخۆش دەبینم خۆتە پارێزی دەستکێش و دەمامکێش. باڵێ دەستخۆشی لە کەناڵەکەتانەکەم و دەستخۆشی لە کارمەندە تەندروستیەکانی سلێمانی هەولێر پارێزگاکانی کوردستانی عامەکەم، چونکە ئەوانە سەربازێکی ونن، یارمەتیم خەڵکە زۆرن و داواش لە هاوڵاتیانەکەم خۆیان پارێزن. پێشینان و تویانە خۆپارێزی باشترین چارەسەرە. تا چەند پێویستە ئێمە ئێستا لەسەر ئەو قسەی یان ئەو پەندەی پێشینانە ئیش بکەین خۆمان بپارێزین؟ زۆر پێویستە، چونکە خۆپارێزی لە هەموو شتێک گرنگترە. خوا نەخواستە تووشی ئەم نەخۆشیەوی دوایی کێفریا دەکەوێت. ڕاستە کارمەندی تەندروستی یارمەتی دێ، بەس کە تۆ توش بووی یان خەڵک دیش توشەکەی. تا چەند پابەندی ڕێنماییەکانە بیت؟ وڵات تا هەمووی. چی بەکارێنی چۆن خۆتە پارێزی چ ڕێگەیە گریتە بە؟ وەکو دەمامە تەقیمی دەسوکوێن ئەوانە دەستەکان دەشۆی کە جووتەوە ئەیجوان. پێشینانی ئێمە و تویانە خۆپارێزی باشترین چارەسەرە. باشە وایە ئێستا خەڵکێکە بینین خۆپارێزی ناکا، ئەم پەندەی پێشینان تا چەند پێویستە لەسەرمان جێبەجێ؟ زۆر پێویستە، زۆر پێویستە، زۆر پێویستە پابەندی پێوەی. باشە خەڵک کە دێن بۆ لات بۆ شتکڕین، تا چەند خەڵک پابەندە بە ڕێنماییەکان؟ وەڵای زۆر. هەستەکەی ئێستا خەڵک جیاوازە لە ڕۆژانی؟ زۆر جیاوازە، زۆر جیاوازی هەیە. چ داوایەکت لە خەڵکەیە وەکو وا بڵێن دوکاندارێکش وەکو بەندی پێشینان ئەڵێ هەتا پابەند بی بە ڕێنماییەکان زۆر کەمە. پێشینانی ئێمە پندێکیانەیە ئەڵێ خۆپارێزی باشترین چارەسەرە. هەست ناکەین پەندە بۆ ئەمڕۆ ئێمە زۆر پێویستە جێبەجێ بکەین؟ خۆی پەندەکانی پێشینان هەمی وەکو خۆی یەدەدی و وەکو نەخشی سەر بەردوایە بۆ ئیمڕۆ دەرەجەیەکی پەندە. تەمانە بینین ئێستا هەندێک کەس هەیە خۆی ناپارێزن، سەیری بازار بکەین بەشێک لە هاوڵاتیان نە دەستکێشەکەن نە دەمامکیشەکەن. باشە ئەمە مەترسی دروست ناکە لەسەر ژیانی خۆی و کەس و کاری خۆشی ئەم کەسە؟ وەڵی خۆی ئەم ڤایرۆسە پەیوەندی بە تاکی نەفەرەوەی هەر کەسێک بۆ نمونە لە عیلەکەی هەر هەمیان بیگەن یەک نەفەرنەی کە وەکوە هیچیان خۆپارێزیان نەکردوێت. جا پێویستە هەموو تاکێک لە پاڵگا خۆپارێزی بکە. ئینشەڵا هەمیشە هەموو لایەک سەلامەت بێ. دەست خۆشەوە کە بینم دەمام کرد. دەبینین ئێستا بەشێک لە هاوڵاتی وەکو پێویست خۆی ناپارێزی، نە دەستکێشەکان نە دەمامکەکان نەخۆیە پارێزێ. چ پەیامێکت بۆیان هەیە وەکوی کە خۆیان بپارێزن لە مۆزەی ئێستا؟ وەڵای ئەڵێم خوان بپارێزن باشترین چارەسەرە. ئەوە پەندی پێشینانیشە تەمامکیانە خۆپارێزی باشترین چارەسەر. باشە بڵێ. هۆکار چی ئێستا زۆربەی نەخۆشخانەکان باز لەوە کرێت کە توانای وەرگرتنی نەخۆشیان نەماوە. ئەمە ئەوەی خەڵک خۆی ناپارێزیەوەیە ژێرخانی تەندروستی وڵاتمان وەکو پێویست.
وڵی ژێرخانی وڵاتمان وەکو پێویست نییە و خەڵکیش خۆی ناپارێزێ بەڕاستی. کەواتە چارەسەر چیە لە مەزە ئێستا؟ چارەسەر چۆنەڵی باشتر ئەوەیە خۆ بپارێزینەیەتە دەرەوە بەڕاستی ئەوە چارەسەر. تۆ خۆت و با بڵێن خانەوادە و عیلت تا چەند پابەندی ڕێنمایەکانە بن چیەکەن؟ 180 پابەندی نێمە. هەمووتان پابەندن؟ هەمومان بەڵێ. هەمووتان گەشتنە دەرەوە دەستکێش و دەمام کۆمان بە تاکید. دەست خۆشەوە کابینم دەمام کرد. بە قوربان باشە چ پەیامێکت هەیە بۆ هاوڵاتیانەی ینی هاوڵاتیان بەگشتی هەندێک کێبین خۆی ناپارێزێت چیت بۆیان هەیە؟ هاوکاریمای بۆ وڵاتیان و داواکاریم لە وڵاتیان کەمامەک بەکاربێن و دەستکرد بەکاربێن و بۆ تەندروستی خۆیان باشە و خەڵکی کە دێ بۆ لای تۆ بۆ کاتکڕین بۆ شتکڕین تا چەند خەڵگە بینی پابند بێ بە ڕێمای ئەوە دوێ ڕۆژە زۆر کەس بەکارێنێ ڕۆژە خەڵک بەکار زۆر بەکەس بەکاری تەوان پێشینان پندێکیانەیە کە وتوانە خۆپارێزی باشترین چارەسەرە ئەو پەندە تا چەند ئێستا بۆ ئێمە پێویستە ئیژی پێ بکەین تا چەند پێویستە ئێمە ئیش بەو پەندە بکەین کاڵێ خۆپارێزی باشترین چارەسەر وەڵا چارەسەری خۆپارێزی چارەسەرە ینی چاکردنی خۆپارێزی چارەسەر بۆ ئینسان تەندروستی خۆی بۆ تەندروستی خەڵکیش باشە ینی تۆ خەڵکیش دەپارێزی خۆش دەپارێزی ئەم پەندەپەندێکە هەم لە ڕووی علمی و هەموو عشاعری خۆشمان دەڵێ نەک بۆ هەموو شتێکی تر زۆر باشە حتا لە مەساعی تری بۆ زستان و هاوینش زۆر زار ئینسان خۆ بەرسەرمایە خۆ بەرشاڵە خۆت بپارێزە باشتر لەوەی تووشی ئەوەی بکە چارەسەری ئەمان بکەین بۆی چارەسەر بۆی بچی چارەسەر بکەین لەبەر ئەمە لە ڕووی سەحیەوەمانە ئێمە خۆمان کارمەندی تەندروستین زۆر داوامان کردەوە لە بنکەکاندا مەسەلەن لە خسخانە نەکرد پێش ئەم کاتە لە کاتەکانی تریشە داوامان زۆر لە نەخۆشەکان کردووە کە خەڵک بەعام خۆی بپارێزە لە زۆر شتی تر مەسەلە هەر کۆڕۆنا نییە لە وەرزەکانی تر ئەنفلۆنزا هەبووە سەرەتا نەخۆشی سیل هەبووە نەخۆشی سیل کە کوشتنەیەشکی زۆری هەیە ساڵانە ئەمە لەوە چێ ببێت بە نەخۆشیشی وبایی ساڵانە بەردەوام هەبێت تا ڤاکسینێکە دەرەزێتەوە بۆی توڵێ ئەگەر ئینسان خۆی بپارێزێ وەکو ئەوە گەر تووشی نەخۆشەکەینەوە خۆ هەرزەرری نەکردو خۆی پاراستەوە ڕەنگە لە چەندی نەخۆشی تریشی بە بۆنێم خۆپاراستنەوە لێ دوورکەوت بێتەوە بەڵێ ئەوە زۆر باشە هەر حات ئێستا مۆزێک ئێستا تێکەوتین بەشێکە لەوەی کە بەڕاستی خەڵک بە تەواوی دەستی لە خۆی بەردا یعنی باوەڕی نەما ڕاستە گلەیەک هەیە لە حکوومەت مەسەلەن بەدەم خەڵکەوە نهاتە بەدەم پێداویستی و موچە و مای خەڵکەوە نهاتەوە کەرەنتینی خەڵگەکە بەبێەوەی داهاتێشتێ بۆ خەڵکین کە بەڵام ئەمانە ئەوەنە کە حکوومەت کەم تەرخەم بێ بەرامبەر بە هاوڵاتیان خەڵک بێ کەم تەرخەم بەرامبەر بە جسمی خۆی دەست لە خۆت بشۆ بەڵێ کە پێغەمبەر فەرمێ وئینە لیبەدەنیکە عەلەیکە حەقەن خۆ وەختێ پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ بۆ خۆتە باز لەوە نێت تۆ داهاتت چییە بوو چیە و معاشە یا معاژنێ ئەویان بۆ شتێکی تر بەس ئەمان بۆ نەفسی خۆت زەرورە خۆت بپارێزی و خۆپاراستن ئەساسی هەموو شتێکە چکە تۆ هیچ دەسەڵاتێکت نییە لە خۆپاراستنەکە زیاتر ئەوەی هەر کەس بە جۆرەی توانای خۆی لە بازار و لە ماڵەوە لە هەر شوێنی بێت خۆی بپارێزێ و تەواویترەوە خۆت بپارێزە بۆ ئەوەی چواردەورەکەیشە توش نەکەی یان کە سوکارەکە و خۆشەویستانی خۆت توش نەکەی ڕاستەوایە تر هەبوون پەیوەندی بە یەکەوەیە وەکوە بینین ئێستا بەشێک لە هاوڵاتیان دەستگەش و دەمام کەکەن بەس بەشێکی کەیان بینین نایکەن باشە ئەمە زەرر لە چواردەورەکەیان لە کە سوکاری خۆیان لە نزیکانی خۆیان ناداوانەی کە خۆیان ناپارێزن بەڵێ چۆن یەکەم جا زەرر لە خۆیانێن دوایەوە چواردەور و کۆمەلگاکەش بەگشتی زەرری بەرەکەوێت کۆتا پرسیارم وەکوە بینین ئێستا زۆربەی نەخۆشخانەکان ئەڵێن توانای وەرگرتنی نەخۆشمان نەماوە نەخۆشی کۆڕۆناوەنە زۆر بووە توش بووەنە زۆر بووە ئایا ئەمە خەڵک هۆشیار نییە و پابند نابێ یا خۆت هەر جێرخانی تەندروستی وڵاتی ئێمە تەواو بوو وەڵاهی احتیمال لە هەردووکی بێت بەڵام ژێرخان احتیمال لە ئەوە نەتوانایە نەبێ بەس زیاتر پەیوەندی بە خەڵکەکەوە ئێمە دەڵێن یعنی خەڵکی خۆی پارێزێ ئەتوانێت هەر نەچێتە نەخۆشخانە زۆر ڕاستە بۆچی بینی نەدەستکێشکردە نەدەوام وەڵایی دەستخۆشی لێگە من سپاس بۆخوا وەکو کەسێکی کە ئاهلی مزگەوت و موسڵمانوانم باوەڕم بە قەدەری خوای گەورە هەیە و ئەم نەخۆشیی شەڵا بە پشتیوانی خوای گەورە ئەمە نەخۆشیەکە کە هاتووە بەسەر هەموو جیهانە پشتیوان بەخوا ئەم نەخۆشیی شەڵا هەوڵێن موسڵمانان لێوی بە دوور بین ئەو لە بەرەوەی بڕامان بە قەدەری خوای گەورە هەیە
باشە بەڵام هەر بە پێی ئاینی ئیسلام ئەبینین حەزرەتی عومەر کاتێک کە ویستی بچێتە یەکێک لە شارەکانەوە زانی کە نەخۆشییان نەچوە خۆی پاراستەوە بۆچی ینی خۆت نەپاراستەوە بۆ نە دەستکەشت پێ نە دەمام کرد پێ نە جۆرێک لە خۆپاراستنە بینی وەڵا سپاس بخوا من خۆمە پارێزم لەبەر ئێمە وەکو مسلمان بەدەر لە نوێژە سونەتەکان ڕۆژانە 5 فەرز دەستنوێژاگرین دەم و چاومانە شوێن لوتمانە شوێن دەستمانە شوێن ئەنی و خۆپارێزی لە ئاینی ئیسلامە هەیە خێر و بەرەکەدە ینی تۆ ئەو ڕێنمانی کە دراوە بە خەڵکی مزگەوت لە ماڵەوە دەستنوێژەگری پێغەمبەر صلی الله علیه وسلم خۆی ئەمری بەوە کردووە کە لە ماڵەوە دەستنوێژ بگری ئەنجام بچی بۆ مزگەوت باشە بەڵام یەکشت ئێستا دەبینین هەم لە وڵاتی خۆمان هەم لە وڵاتە ئیسلامەکانی ترش خەڵکی شەر نوێژەکە و با بڵێن خۆشی پاراستەوە بەڵام لەگەڵەوەشە هەر توش بووە ینی ئەمە ڕێگری نەکردووە لەوەی بەڵام گەر دەستکێشەکە بکەی دەمانکەی پارێزراوتری دوورترەکەویتەوە ڕاستە قسەکەی دۆ زۆرتەوە بەزیتر من وەکو خۆم کە نەم کردووە بەڵێنمان پێ بدە کە بیکەی لە دوایان بەردام پشتیوان بەخوای ئیشەڵا هەوڵێم بیکەم و خوای گەورە هەموو مسلمانان پارێزێ لەم نەخۆشیە و ئیشەڵا هیوادارم حکومەت و لایەنە بەرپرسەکانیش ئاور لە هەموو لایەک بدەنەوە و زیاتر کار بە شریعەتی ئیسلام بگرێت چونکە ئەگەر لەم وڵاتی ئێمە ئەگەر کار بە شریعەتی ئاینی ئیسلام بگرێ و بە پێی قورئان و سونەت بڕۆن ئەو دەسەڵاتدارانە ئەم وڵاتی ئێمە حەسێتەوە سوێن بەخوا و فەقیر نامێنێت چونکە لە ئیسا کۆمەڵێکی دەسەڵاتداری ئەو دەسەڵاتدارانە خۆیان بوون بە مافیا بوون سەرمایه‌دار خەڵکی فەقیر نانیە بێ خۆ ئێستا یەکشت دەبینین زۆربەی نەخۆشخانەکان ئەڵێن توانای وەرگرتنی نەخۆشمان نەماوە ئەمە حکوومەت یعنی بەرپرسە لە یەخود هاوڵاتی بەڕای من لایانی بەرپرس ئەو لایەنانی دەستگا حکومیەکان بەرپرسن بۆ چونکە خۆیان هەچی بانکەکانی ئەوروپا پڕیان کردووە لە پارە دەوڵەمەندن ئەمەیان پارە هەیە پارەی 50 ساڵی تریان هەیە ئیش ناکەن بۆ خەڵکە فەقیر و هەژارەکە چوار خەسخانە بۆ دروست ناکەن بۆچی ئەم هەموو پرۆژەی خۆیان سەرەگرێم هەموو بینیان کردووە بە ئاسمانە بۆچی ئیش بۆ خەڵکە فەقیر و هەژارە ناکەن با خۆمان پارێزین بۆی پەنا نەبێنە بەر نەخۆشخانە دەستخۆشی لێکم بیلفعل وایە خۆ پاراستن باشترە لە چارەسەرکردن بۆمان بکرێ هەتاوەکو خۆمان پارێزین کەمە چکازانی بۆ هەموو نەخۆشیە بە دەستخوایە بەس ئەم نەخۆشیە زۆر پیسە یاخوا کەس تووشی نەبێ کە تووشی بوو بە حاڵێکی پیس مەگەر نەژاتی بێ جا داواش لەو خەڵکەکەین نەڵێن درۆیە نەڵێن درۆیە و هیچ نییە و فشەیە و حکومە لەبەرەوەی کە مەعاش نایە بە خەڵک پەیوەندی بە مەعاش و سیاسەتەوە نییە ئیتر ئەو خەڵکە هەرێکی هەیە دکتۆر بۆ دکتۆر لە ناو هینایە کەچی وڵات درۆی ئەم نەخۆشیە نییە دروستەکەن بۆی کە مەعاژیان بکەس دکتۆر ختا چۆستی واڵی نابێت دکتۆرەکان و قسانە بکەن خەڵکی دکتۆرە وتوێتی باشە ئێستا وەکووە بینین بەشێک لە هاوڵاتیان ڕۆک و تۆ خۆیانە پارێزن بەس بەشێکی ترێ بینین هیچ خۆپارێزی پێوە دیار نییە نە دەستکێشی هەیە نە دەمامکی هەیە هیچ خۆپاراستنی نییە ئەمە مەترسی لەسەر ژیانی خۆی و کەس و کاریشی دروست ناکات بەرە وەڵڵا لەسەر خۆشی و لەسەر خەڵکی کەش لەسەر خەڵکی کەشی تووشێکە چی بکەین باشە لە مۆزەتاوەکو و توش ئەوە بکەین خۆمان بپارێزین و خۆمان لە سوت قەڵەباڵخی لاین و لە بازە خواردنی خۆمان بپارێزین ئەوە سەری هەموویەتی مامساعیدفان ئەبینم دەمام کردو خۆ پاراستەوە پێشینان ئێمە جوتیانە خۆپارێزی باشترین چارەسەرە تا چەند پێویستە ئەم پەندە ئێستا لە ناو خۆمانە جێبەجێ بە دڵنیاییەوە وەکو دکتۆرەکان تاوان هەموو کەسێک لە بواری خۆی شارەزاتر ئەبێ جۆ بۆ ئانە بگرین لە هەر مۆزەعەکانێ و ئەوانیش چۆنەڵی پیان ڕاگەیاندوین کەوا خۆپارێزی پێشی ئەم نەخۆشیش خۆپاراستن لە چارەسەرکردن باشترە بە دڵنیاییەوە بە تایبەتی لە مۆزعەشا کە ئەم نەخۆشی هاتووە ئەم جارەیان زۆربەی دکتۆرەکانی برادەری شوانیانی پۆستیان کردو لەوە چێ لە ئەکاونتی خۆیانەوە کە پێویستە خۆمان پارێزین بەڕاستی ترسناکیشە ژمارەیەکی زیاتر خەڵک تایبەتی تۆی تەوازار ئێستا لەوە چێ تۆ لە ماڵەوە باشتر بی ینی زۆر بەریەکەوتنەوە شتانە بەڵام کەی تەوازارڕەوە لەوە چێ کەسێکی توش بوو نزیک و بێ ینی وا باشتر لە شوێنە قەرەباڵخەکانە خۆت پارێزی و دەمامکو بەکاربێنی مامە وەکوە بینین ئێستا نەخۆشیەکی زۆر ترسناک بڵاو بۆتەوە بەڵێ جەناب و تا چەند پابەندی ڕێنمایەکانی تا چەند خۆپارێزیە وەڵی وەکو شخصی خۆم ئیمانم پێی نییە بەس ئیمانم بە سێشت هەیە یەکەمیان من و تۆ تەوقە نەکەین باوەش نەکەین بێکە یەکتری ماچ نەکەین جاران ڕۆژانە 5 ڕۆژ 5 کەڕەت دەستمانەشت یان 10 کەڕەت دەستمانشت ئێستا بیکەین بە 40 کەڕەت و 50 کەڕەت سێ هەمیان نەچینە ناو کۆڕ و کۆمەڵەوە قەڵەباڵغی دوورە پەرێز بین کاتێک کە نوێش ئەەکەین لە مزگەوت
هەموو فەردێکی ئێمە کۆمەڵگا تاکێکی کۆمەلگای ئێمە مەترێکە تا مەسمیەک لە یەکەوە دوو لێ زۆر زۆر چاکە بینمان تێگەی ئەگەی وەکو شخصی خۆم واللهی ئیمانم پێ نییە وجودی لە کوردستانە نییە بەڵام ببینین خۆتە پارێزی هەتا ئێستا ئەوەی کە لە کوردستانیش مرد بێ کە مرد بێ بەو کۆرۆنەیە نەمردۆ نەخۆشیشکە هەیە بۆ یان زەختی هەیە بۆ یان شەکرەی هەیە بۆ یان جەڵدەی دەماغ بووە بە مردنی خۆی ئەمری خۆی کردوتەوە بەڵام لەگەڵ ئەوەیشا ئینسان خۆی بپارێزە باشتر منە خۆ پاراستن زۆر زۆر شتێکی چاکە پاکوتەمیزی زۆر زۆر شتێکی چاکە هەتا پاکوتەمیز بیت چونکە پاکوتەمیزی لە ئیمانەوە هاتووە ئەوەی پاکوتەمیز نەبێ ئیمانیشی نیە لە ڕووی دینەوە تێگەی هەتا پاکوتەمیز بی خواردن و خۆراکە جێ نووسنە جێ حیوانەوە و جێ ئیش و کارێ بە تایبەتی ئەوانەی کە لە مەطعەمە و لە نانەوەخانە و لە سەمونخانەکانە ئیشەکەن هەتا ئەوەی بە ئام خواردەمەنی دروست ئەکا هەتا پابند بن بەم ڕێنمایانەی تەندروستیەوە هەم کۆمەلگا پارێزراو ئەبێت هەم تاکی خۆشی سەلامەت ئەبێ لە هەموو نەخۆشیێک و گرفتێکی ژیان پێشینانیشمان لە کۆنەوە وتیانە خۆپارێزی باشترین چارەسەریان خۆپاراستن لە چارەسەرکردن باشتر زۆر 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 قسەیەکی ڕاست و تەواوە لە هەزار ئەو کەلیمەیە ڕاستە ئەڵێ چارەسەرکردن خۆپاراستن لە چارەسەرکردن باشتر کە من تۆ خۆمان پاراست نەپێویستیمان بە دکتۆرە نەپێویستیشمان بە عیلاجە پارەی خۆشمان سەرف ناکەین سەلامەت سەرف ناکەین مهم ئەو ئینسانە ئاقڵە خۆی بێ بە دکتۆری خۆی من پێم وایە ڕێنمایەکانی تەندروستی زۆر کاریگەرە و زۆر پێویستە لەسەر هەمومان کە ئێمە ڕێنمایەکانیان جێبەجێ بکەین کەسێک پێم وایە کارێکی ئەوەندە گران نیە لەسەر شانی من و شانی ئاخرین ئەگەر تۆ دەمامک و دەستکێشەکە بکەیتە دەست پێم وایە تا بەڵێ تا حدێک ئەتوانی بڵێ خۆم پاراستووە دڵنیایی لەبەرەوە تۆ من هاتوومەتە دەرەوە لە بەیانیوە پیاوی بازارم کاسبیەکەم ئەڕۆم و ماڵ و مناڵ چ زەمبی هەیە من نە بڕۆمەوە مەسەلە کۆمەڵێک مەشاکلی بۆ دروستکەم نەماڵ ئەوان نەتوانم بێنە بەر دەرگا بەڵام من کە بڕۆمەوە نە دەمامکم بەس پێ نەدەچێشم کردبێتە دەستم ئەمانە کاریگەری زۆر زۆرە پێم وایە هاوڵاتیش ئەوە ئەگەڕێتەوە بۆچی ئەو کەسانەی کە دەمامک و دەستکێشە خەنەت بەکارێن ئەوە ئەگەڕێتەوە بۆ واعیەت ئەگەر کۆمەلگاکەی ئێمە خوا لێمان تێکنەیە هەمووی شکر خاوەن شەهادەوە بەلایانی کەم و ماڵ نییە هەمووی بەکارلێس و مەعاهد و ئەمانە کاریگەرە ئێمە لە سۆماڵ ناژین لە ئەریتریان ناژین بڵین وەڵا ئێمە هاوڵێتەکانمان تۆزێک با بڵین بەپێی زۆرۆفی جۆغرافی مانتێقەکە دوا کردی ئێمە ئێستا شان بەشانی ئەوروپا و شان بەشانی سەحی عالەمی گوێبیستی ئەوانین لەسەر داواکارەکانی ئەوان ئێمە جێبەجێی ڕێنمایەکانیان نەکەین من داواکارم لە هەموو کەس بەڕاستی کاریگەری زۆر زۆرە ئەمە بەڕاستی پێویستە هەمومان خۆمان پارێزین زۆر بە خێرایی من نەمدیوە یعنی ئێستا لە تەواوی دنیای ئەوە گەوشتە وازام 7 ملیۆن 8 ملیۆن یعنی ئەمە شتێکە یعنی بەڕاستی عقارێکە بە هەموو تەواوی دنیای بڵاو بۆتەوە گوێ لێ بڵێ قنطار من الوقاية خير من 1000 علاج يعني كمێک لە خۆپاراستن لە 1000 علاج باشترە خۆ پارێزی تووشی بەڵاکە نەبی کە توشبی بە کەڵک نایە خواستە توش بێتەوە بۆ ماڵەوە بە تۆزیە خۆپاراستن لە مشکلێکی گەورە خۆمانە پارێزین لە هەموو حاڵەتێکە نەگەر بۆ مەسەرەن بۆ کۆڤید 19 و کۆرۆنا بۆ هەموو شتێک خۆپارێزی لە هەموو شتێک حتا لە حیاتی ڕۆژانەشانە ئینسان بێت لە زۆر خۆی پارێزە بۆی تووشی مشکلی گەورە نەبێت ئینسان ئەگەر وەکو تۆ ئەڵێ دەستکێش و دەمامکە و خۆی پارێزی ڕەنگە نەک کۆرۆنا لە نەخۆشی تریش پارێزراوە ئەوەتە من تەوقع لەگەڵ هەچ کەسێکا بکەم یەکسەر ئەمە دەرێن و ئەنجا عشم دوای ئەوە دەستیشم بە سابوو نەشۆم وەلو ئەمە پیاوترسی عیب نییە ئەمە شتێکە پارێزی پارێزیە خۆپارێزی زەرورە واجبە سەرڕێی دەستخۆشی بۆ کارمەندان و پزیشکانی لایەنی تەندروستی یان وەزاری تەندروستی کە خەمخۆرانە لە مۆزە ئێستاە بە تەنگ نەخۆشەکانەوە چون و خەمی هاوڵاتیانانە و بەردەوام ڕێنمای بڵاوەکەنەوە بەڵام بەداخەوە ژێرخانی تەندروستی وڵاتی ئێمە ئەوەندە بەهێز نییە کە بتوانێت ڕێژێکی زۆر چارەسەری توشبووان بکە بۆیە لە مۆزە ئێستاە حکوومەت بەرپرسە لەوەی کە لە پێشووترە نەیتوانێت وەکو پێویست ژێرخانی تەندروستی بەهێز بکە
خەڵکەکە لەسەری خۆی پێویستە خۆی بپارێزێ بۆی پەنا نەباتە بەس بەر نەخۆشخانەکان یان بچێتە ئەو شوێنانەی کە وەکو پێویست ناتوان خزمەتیان بکەن. ئێمە بەردەوام بین لەسەر ئەوەی قسە لەگەڵ هاوڵاتیان بکەین لەسەر خۆپارێزی وەڵامەتینی لای ناوبڕێک و ئەگەڕێنە وڵاتە. لە دوای ناوبڕەکەەوە سڵاوتان لێ ماتێک بەکار بێن و دەستگەل بەکار بێن و تەندروستی خۆشیان پارێز و تەندروستی خەڵکی پارێزن. وەکو حکوومەت پێداویستێکی واچ دابینەکە بۆ هاوڵاتیان نە هاوڵاتیانیش ئەو نەپابەندی ڕێنمایەکان. ئەوەدا من تەوقی لەگەڵ هەچ کەسێکا بکەم یەکسەر ئەمە دەرێن و ئەنج عشم دوایەوە دەستیشم بە سابوو نەشۆم وەلو ئەمە خۆ پیاوترسی عیب نییە. کە زۆرێکەوتن بەرێکەوتن پێ لە ماڵەوە ئەگەر کەسێک توش بێ بۆ عیلەیەک بەسەر ئەچ عیلەکە هەمووی تەواو توش بێ. سەیرەکەن ئێستا وەزارەتی تەندروستی هاواری لێستاوە ئەڵێ شوێنم نەماوە بۆ نەخۆش. باشە هێشتا ڕەنگە نەخۆشیەکە لێرە نەچوو بێتە 1000 کەس بەوەی کە ئێستا هەیە چارەسەرکراوەکە ناڵێ. باشە بۆچی توانای وەزارەتی تەندروستی ئەوەنە لاوازە بەرگەی ئەو ینی سەرەتای کۆڕۆنای ئێستا لە هەرێمی کوردستان یەکسەر توانای خۆیان لەدەستدا بۆ نمونە ژێرخانی تەندروستیمان تەواو نییە. هۆکار چییە؟ وەڵای هۆکارەکەی کاگە هاوڵجار ئەوە بوو نەخۆشیەکە خەڵک زۆر تووشیش بوو ئەگەر تووشیش بێ هەر بە ئانوو کۆرۆنا نییە لێرە لە کەناڵەکانیشا زۆربەی زۆری هیوا بۆی کۆرۆنا نییە بەزم جاران بەڕاستیە ئەخوا لە پێنجێن ئەڵێ نازانم 48 نەفەرە 50 نەفەرە توش بووە در بەوەی هی ئێرانەوەی هاتووە. کەواتە چی بکەین بەڕای تۆ لە ئێستاە باشترین حەل چییە؟ وەڵا باشترین حلەوەیە بێ دەمامکو دەستکێش و شکەیت و خۆ پارێزی. بینین ئێستا توانای وەرگرتنی نەخۆشیان نەماوە زۆربەی شوێنەکان هانی من ئێستا پێشەوە بێمە لای تۆ تەسویرێکم بینی لە یەکێک لە نەخۆشەکان لەسەر کاشیەکە پاڵکەوت بوو. هۆکار چییە توانای تەندروستی وڵاتی ئێمەوە نەلاواز؟ توانای ئەوەیە کاتر خەتای خۆشمانی تیا ڕاستی چونکە بەعزە خەڵکی وای باوەڕی بەم کۆڕۆنا نییە ڕێنمایەکان پەیڕەو ناکات. چیان پێڵی چ داوایەک لێ یەکەم داوا لە هەموو هەڕێمی کوردستان و خەڵکەکەی یەکەم خۆیان پارێزن لەم کۆڕۆنا ئیگاڵتە نییە. زۆر سپاس بۆ کەناڵەکە چاوەکەی. هەبینین ئێستا نەخۆشخانەکانی هەرێمی کوردستان توانای وەرگرتنی نەخۆشیان نەماوە لاندێ شوێن ئۆکسجین نەماوە. هۆکار چییە لایەنی تەندروستی لە وڵاتی ئێمەوە لاوازە وەنە زەعیفە؟ وەڵی خۆی نەحکومەتەکەمان ئەوەیە کە بڵێن پشتێکی وای پێ بەستین ناچارەکەوێتەوە سەر تاگەکانی کۆمەلگا پێویستە خۆمان پشت بە خۆمان بەستین. تۆ ئەمەی بۆ چێگەڕێن تۆ بۆی خەڵک خۆی ناپارێزیان بۆی کە حکومت نەیتوانێت وەکو پێویست لانی با بڵێن ژێرخانی تەندروستی وڵاتەکە بنیاد وەڵی وەکو حکومت پێداویستێکی واچ دابینەکە بۆ هاوڵاتیان نە هاوڵاتیانیش ئەو نەپابەندی ڕێنمایەکان داواکارم لە هاوڵاتیان پابەندی ڕێنمایەکان من وەکو خۆی جێبەجێکەن. بۆچی لایەنی تەندروستی با بڵێن وڵاتی خۆمان بە خێرایی توانای وەرگرتنی نەخۆشی نەماوە ئایا ئەمە هۆکارەکەی خەڵکە خۆی ناپارێزیە هۆکارەکە حکومەتە نەیتوانێت وەکو پێویست نەخۆشخانە دروستکە ئەزانی چۆنە خۆکارەکەی خەڵک تۆزە ئیمال بۆ لەو شتانە ینی ئیمالی کردو و تا ئێستا ینی بەکاری نییە ئەم یاکم نەخۆشیەکە لە حدودەکان و هاتۆتە ناوە لەوەی زیادی کردووە. کەواتە کۆتا پەیامەت چییە بۆ خەڵکو بۆ هاوڵاتیان؟ وڵات داواکاری وێ لە هاوڵاتیان داواکاریم هەیە لە هاوڵاتیان داواکاریم هەیە لە هاوڵاتیان ماسک بەکار بێن و دەستگەل بەکار بێن و تەندروستی خۆشیان پارێز و تەندروستی خەڵکی پارێزن. ئێستا بینین زۆربەی نەخۆشخانەکان توانای وەرگرتنی نەخۆشیان نەماوە. هۆکاری خراپی ئاستی با بڵێن ژێرخانی تەندروستی وڵاتی ئێمە هی ئەوەی خەڵکەکە خۆی ناپارێزیان حکومت نەیتوانێەوە لە پێشووترا ژێرخانی تەندروستێکی باش بنیاد بن. ئەوەش خاڵێکی ترە یعنی خەڵکی ئەزانێت ئەمە 28 ساڵە لەم حکومت لەم هەرێمە ئاژین ئەزانی ئەو پێداویستانی کە خزمەت بە هاوڵاتیانی ئەم کوردستانە بکە حکومەت و دەسەڵاتی دەکەم تەرخەم بووە لە هەموو شتێک کابرا هەفتە 30 ساڵ خزمەتی گەیە لە دام و دەستگایەکی حکومی بەیانی کە تەقاعودێکی 2 سازایی ئەوڕە لە مەلە بانگانە ئەڕە بەو تەمەنە کە لە کاتێک ئەبوو ئەوان بە دەستیشی پاکەوە بۆیاندا لە دەرگای ماڵەکان بیان تا مامۆسایی بەڕێز فەرمانبەری خۆشەی تۆ 30 ساڵ خزمەتت کردوین ئەو موچەکەت بەزیاوە لەبەرە بەڵێ کەم تەرخەمی حکوومەتیش هاوڵاتیش بەڵێ ئەگەر ئێمە
پێداویستەکانمان زۆر بواە کێشەمان بوو ئێستا حالێن وەک لە زۆربەی شوێنەکان ئۆکسجینمان نەماوە زۆربەی شوێنە قەڵەوێرانمان نییە بە هۆی نەمانی ئۆکسجینەوە چوار هاوڵاتی گەنن بەڵە 4 پێ دەماوە 24 ساعتە من ئێستا لەگەڵ دکتۆرە قسەم کردوتی کاک کامەران وەزع زۆر خراپ لەبەر داوامانەیە لە خەڵکی لەم کەناڵی بەڕێستانەوە پارێزگاری خۆیان کە خۆیان بپارێزن لە تێکەڵی حتا لە مزگەوتەکاندا یعنی بام ئیمامی مزگەوتەکان خادیمی مزگەوتەکانیش بێن ئەو ڕێبندنەمایە تەندروستانە جێبەجێکەن بۆی هاوڵاتیان تووشی ئین نەبوون و سەرکەوتو بن. ئێستا بینن زۆربەی نەخۆشخانەکانی هەرێمی کوردستان پڕبوون لە نەخۆش بە تایبەتی سلێمانی. باش هۆکار چیە نەخۆشخانەکانی ئێمە وەکو پێویستی ناتوانن ژمارەیەکی باش نەخۆش وەرگرن و خزمەتی نەخۆشەکان. خوا بیان گرێ لەبەرەوەی کە 4 خەستەخانە دروستکەن سەرفێکەن بەم لاولا. تۆ پێ دوایە بە بواە خەستەخانەی زیاترمان هەم وایە وڵات ئەرە وەڵا خەستەخانە زەروریە مەکتەب زەروریە ئەو شتانە هەمووی زەرورین. کێ بەرپرسە لەم لایەنەیش؟ وەڵا حکوومەت بەرپرسە بەڵە حکوومەت بەرپرسە بەس چییە؟ ئێمە وامان لاتووە ئولفەتاحمان هەیە و ئەو ڕەحیممان هەیە ئەو ملبەونا ئەو ملبەونا ها قوڕکراوە بەسەر میلەتە ملمەلانەیە ئێستا بۆتە هۆی کێشە بۆ هاوڵاتی و نەبوونی گەورەترین کێشەیە. هۆکار چی لایەنی تەندروستی وڵاتی ئێمە ئەوەندە لاوازە هێشتا وەکو پێویست نین؟ وڵی خۆت لەوە هەنێ لاوەکارەکان بزانی ینی نەبوونی ئەو جیهازە پێویستانە هەرچەنە ئەڵێن هەیە بەڵام تا ئێستا لەوەچێ بەپی پێویست نەبوو بێت لە خەستەخانەکانە و پێویستە ینی لەم حاڵەتەشا خۆمان پارێزین باشترێ لەوەی بچیتە ئەوێ و شوێنێک نەبێیان قەرەباڵەختر بێ خۆ پاراستنەکە لە چارەسەرکردن زۆر باشترە. شەکە بە جۆرێکە ئەگەر خوا نەخواستە توشبی یەکەم کەس کەلێتەوە توشبی کە سوکار و عیلەکەی خۆت بە دڵنیاییەوە ینی چکەتەوە ئەو کاتە زۆرێکەوتن بەرێکەوتن تێ لە ماڵەوە ئەگەر کەسێک توش بێ بۆ عیلەیەک بەسە لەوەچ عیلەکە هەمووی تەواو توش بێ بەڵام وا باشترە کە ینی کە تۆ هاتم شوێنە قەرەباڵخیانە هیچ نەبێ لانی کەم لە شوێنە قەرەباڵخەکانە خۆت پارێزی باشترە. بەڕاستی بمانەوە نەمانوێ ئەمە دیعایش کۆمەلگایە کە بۆمان هاتووە تێئگەی نەخۆشخانەکانمانی ئەوەیە کە نەخۆش بوون باشە ڕۆژانە بە حادیسەی سیارە چەندە ناوەچێ لە کوردستانە زیاد لە 200 کە لە ناوەچێ زیاد لە 1000 کەس کەم ئەندام ئەبێ تێگەی ئەی بۆ باسیەوە ناکرێ تێگەی ئەی بۆ باسی ئەماکرێ هەتا ئێستا دراوسەیەکی تۆ خزمێکی تۆ ئامۆزایەکی تۆ برایەکی من باوکێکی من مامێکم خاڵێکم کەی وتیان ئەمە بە کۆرۆنا مردووە من شخصی خۆم وەکو تاچێک ئیمانم پێ نییە بەس پاراستن خۆپاراستن لە چارەسەرکردن زۆر باشترە. کۆمەڵێک نقاتی سەرەکی هەیە ئێمە ناتوانین زۆر ئاماژە بین بەو خاڵانە بەڵام ئێمە حکوومەتەکەمان توانیوێتی لە سەرەتادا تاو سەیتەرەی تاو بکە بەسەر ئەم کڤایەتی 19ەیە گوێلەیە خەڵک بەڕاستی زۆر دڵخۆش بوو سەرەتا بەڵام لە ئاخیرە لەم فتری ئەم مانگەیە ئەم 20 شەوەیە یعنی کارەساتە ئەمە کاکە شل کرد بۆ هەندێک شوێن بەڵێ ئێستا من داواکەم سنوورەکان داوا لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەین بە ناوی هەموو خەڵکی کوردستان بە ناوی خەڵکی سلێمانی هەولێر دهۆک بە ناوی هەموو کوردێک لە هەر شوێنێکی ئەم دنیاە بێ ڕجاتان لیەکەین سنوورەکانمان توم و تۆڵکەن مێڵن خەڵک بێتە ناومان ئێمە لە ڕێی کەناڵەکانەوە شت ئەبیستین ئێمە کەسێک نین هەموو سنوورەکانمان دیوێ کاتێکە ئەبیستین سنووری مەسەلە باشماخە ئەمە ئەگەڕێتەوە بۆ سەرتا گەماکەڕێتەوە بۆ بەشی لای هەولێر ڕجاتان لەکەین وتکاتان لەکەن بەڕاستی لە دەستدانی ئازیزانمان زۆر قورسە ئێمە ناڵێن نەحکومەت نەوەزارەتی تەندروستی نەوەزارەتی داخلی ئێمە دەستیان نەگوشین زۆر مەمنونیان بووین و تا ئەم دقیش هەمومان مەمنونیانی ئەزانین ئەلعین و ساهیرە لاتنام چاوەکانیان نەکەوتە خەوت لەبەر خاتری ژیانی ئێمە سپاسیانەکەین بەڵام ئیتر لەم 20 ڕۆژی ئەخیرە ئەگەر ئاوا بڕوە پێم وایە ئێمە ئەبێ ئاخ کێشین بۆ ئەوەی ئەمە بۆ وای لێهات یە ئاخر نقطەشم هەیە بەڕاستی با هەمومان بزانین جیهان بە ئاقارێکی زۆر خراپتاتی ئەگپەڕێ و تێشپەڕیوە و ئێمەش بەشەچین لەو ئاقارە یعنی ئەمە شتێک نییە کابرا بێ یەخەی من بگرێت بیناسم بیبینم من سپاس بۆ ێزدان کە تێکەڵاوی کەس و هەوا نەبووە ڕجاکەم من داواکارم ئەم جارش هەموو خەڵکی کوردستانی ئازیز ئاگامە لە ئازیزەکانمان بێ دەمامک و دەچێت شتێکی زۆر پێویستم بەشێک لە نەخۆشخانەکانی
هەرێم کوردستان ئەڵێن توانای وەرگری نەخۆشمان نەماوە لایەنی تەندروستی ئێمە بۆچی ئەوەنە لاوازە کە ناتوانێت نەخۆش وەکو پێی زۆر گریان خزمەتی نەخۆش جا برا عزیزەکەم ئێمە شتێکمان بەقووە دۆ بەهێزوە تا تەندروستێکمان لاواز نەبێ ئێمە پلانمان نییە هیچ شتێکمان نییە پلانی ڕۆژانەشیان نییە هەر یاوێندا ئەڵڵا خۆسان دەری کابراڵێ ئیتر ئاشی بێخاوە خوای گێڕێ لە حکوومەتمان نییە دوو حیزب و چەند حیزبێکە و ئەم خەڵکا بەڕێوە ناحکومەت نیە حکوومەتێکی مفلیس حیزبێکان دەوڵەمەنن لەوەزێکی ئاوایە لەزەر خەڵکەکەیەوە زیاتر خۆی ئای تەبانە وڵاوی ئەبێ خەڵک خۆی عیمعی خۆیکە بە تەمای حکوومەت مەبە حکوومەت زیلۆخ ئەوەی کە بینیتان ڕاوسەرنجی هاوڵاتیان بوو وەکو بینیمان بەشێک لە هاوڵاتیان بە بەراورد بە ڕۆژانی پێشووتر ئێستا زیاتر خۆیانە پارێزن زیاتر خۆپارێزی پێوە دیارە دەستکێش و دەمامک زیاتر ئەکرێ بەڵام بەداخەوە بەشێکی هێشتا هەر وەکو پێویست نایکات دەستکێشی نیان بۆ منە دەمامکی نییە بەڵام وەکو یەکێک لە هاوڵاتیەکان باسی کرد ئەگەر باوەڕیشت بە نەخۆشەکە نییە کە ئێستا بوونی هەیە مەترسیدارە بەڵام تۆ هەر خۆت بپارێزە خۆ لە خۆپاراستن ئێمە هیچ زەرێک ناکەیت ڕەنگە ئەگەر کۆرۆناش نەبێ خۆپاراستن لە نەخۆشی تریش بمان پارێزێ کەس و کارەکەت یان خانەوادەکەی خۆت ئەپارێزێ بۆیە ئەبێ هەمیشە ئێمە هەوڵ بدەین خۆپاراستن بکەین بۆ ئەوەی خۆمان و کەس و کار و خانەوەدەشمان پارێزراو بێ بەداخیشەوە کە هەتا ئێستا حکوومەت نەیتوانێت وەکو پێویست ئەوەندە نەخۆشخانە بکاتەوە کە خەڵک پێویست نەکا پەنا بۆ شوێنی کەبەرێ بان بۆ نمونە حکوومەت دەبینین لە هەندێک شوێن خێرخواز هەستاوە بکردنەوەی نەخۆشخانە کە سەر ڕای دەستخۆشی بۆ خێرخوازەکان ئەمە ئەرکی سەرەکی حکوومەتیشە ئێمە ئاواتی سەلامەتی و ساغی بۆ هەموو لایەکتان نەخوازین ئیشەڵا خوای گەورە بە زووترین کات ئەم نەخۆشی ئەم بەڵایە لەسەر وڵاتی ئێمەش لابەرێت پەیامی ئەم جارەمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی تر و تەوەرێکی تر بەخوای گەورەتان سپێرم خواتان لەگەڵ